لە هەشتەمین ڕۆژی دەست بە سەرکردنی پەیامنێرەکەی NRTدا لە کفری چەندین ڕۆژنامەنووس و چالاکی کۆمەڵی مەدەنی لە بەردەم دادگای لێکۆڵینەوەی کەلار گرت بوونەوە و داوایان کرد دەست بەجێ ئارام بەختیار ئازاد بکرێ، چونکە بەوتەی ئەوان ئەوەی لەم کەیسەدا دەمێنرێت پێشێلکاریەکی ئاشکرای یاسا و ڕێوشێنەکانی دادگایی کردنە. ئەم کورسان وەکو با بڵێن جۆرێک لە دارستانی لاتەوە ئەوەی کە دڕندەیە توانێت بژێەوەی کە خەڵکی فەقیر وەکو ئارام پەلکێشی بەردەم دادراگری ژاتی لەگەڵەکرێ بۆ ئێمە داواکەین ئەگەر یا قەرارە یاسابێ بۆ هەمومان باوەکو یەک بێ ئەگەر قەرار یاسایش تەنفیز ناکرێ با دەرگای دادگاکان دابخرێت و بۆ بە خەڵکی ژار تەنها یاسا بێت. بەشداربووانی ئەم گردبوونەوەیە تەنها لە کەلار و ناوچەکانی تری گەرمیانەوە نەهاتەبوون، بەڵکو بەشێک لە ڕۆژنامەنووسان و چالاکانی کۆمەڵی مەدەنی لە شارەکانی ترەوە هاتبوون بۆ کەلار تا لە نزیکەوە ناڕەزایەتی خۆیان بەرامبەر با بڕیارەکانی دادگا دەرببڕن لە ئاستۆسەکەی ئارام بەختیاردا. ئێستا هاتوون بۆیرە بۆ ئازادکردنی ئارام بەختیار. ئەم کەیسێکە دش بەنان و ئازادی خەڵک من بەخۆم زیندانی ڕژێمی باسم بینیوە، هی هۆڵندا و ئەڵمانیاشم بینیوە، ئێستا بە دڵ و بەگیان ئامادەم لە دژی ئەم دادگایە و ئەم گەندەڵیە و ئەو ملهوڕیە کە بەرامبەر خەڵکی هەژار و ڕۆژنامەنووسانەکەن بە ئازادی خۆمەڕۆم بۆ زیندان. بەشێک لە ڕۆژنامەنووسان تا کاتی تەواوبوونی دەوام لە چاوەڕوانی بڕیاری دادگا و ئازادکردنی ئارام بەختیار دامانەوە، بەڵام لە کۆتاییدا نوێنەری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و پارێزەرەکەی لە دادگا هاتنە دەرەوە و ڕایان گەیاند جارێکی تر دادوەرداوەکاری ئەوانی ڕەت کردووەتەوە بۆ ئازادکردنی ئارام بەختیار. بێجگا لە سندیکای ڕۆژنامەنووسان و سانتەری میترۆ و دەستەی سربەخۆی مافی مرۆڤ و بەشێک لە چالاکانی کۆمەڵی مەدەنی کاردانەوە دژی دەست بە سەرکردنی ئارام بەختیار لەلایەن دادگای کەلارەوە هەروە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەردەوامە. ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ڕۆژنامەنووسێک لە فەیسبوک نووسیوێتی ڕاگررتنی ئارام بەختیار لە نێو زیندانی گەرمیاندا بە بیانووی لێکۆڵینەوە لەگەڵیدا جگە لە پێشێلکردنی خودی یاسای کاری ڕۆژنامەوانی بەکارهێنانی دەسەڵاتە گشتیەکانیشا بۆ تۆڵەکردنەوە لە کەناڵی NRT و خودی ڕۆژنامەوان بە ئامانجی سەرکوتکردن و ترساندنی دەستگاکانی ڕاگەیاندن بۆ ڕووماڵ نەکردنی بڕیارەکانی دادگا لە کوردستان. گەرمیان حەمەیپور NRT کەلار.